کرۆنی سویدی و دانیمارکی و نەرویجی ڕۆژ لە دوای ڕۆژ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەهاکەیان لەدەست دەدەن و تەنیا لە ماوەی 6 مانگدا نزیکەی لە سەدا 25 بەهاکەیان لەدەست داوە. نووسنگەکانی ئاڵوگۆڕی درا و خۆیانیان لێ دەپارێزن و هاوڵاتیانیش بە ناچاری بە نرخێکی زۆر کەمتر لە نرخی فەرمی بە دراوەکانی دیکە گۆڕینەوەیان پێدەکەن. ئێستا لە بۆرسەدا نرخی 1000 کرۆنی سویدی نزیکەی 95 دۆلاری ئەمریکیە، بەڵام لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 92 دۆلار دەکات. 1000 کرۆنی دانیمارکی لە بۆرسەدا نزیکەی 144 دۆلاری ئەمریکیە، بەڵام لە بازاڕەکانی هەرێمی کوردستان 130 دۆلارە. هەروەها 1000 کرۆنی نەرویجی لە بۆرسەی جیهانیدا نزیکەی 95 دۆلارە، بەڵام لە هەرێمی کوردستان بە 78 دۆلارە. ساڵێکە بێت تۆزێ هانی لەسەر بە تایبەتی کرۆنی دانیمارک، کرۆنی نەرویجی، کرۆنی سویدی. ئەم پارەیە کەیەتە لای ئێمە لە خەڵکانێک گەرکڕین کە سەفەرەکەنێنەوە ئێرە ئێمەمان فرۆشتەوە بە هەولێر یا خۆمانەمان برد بۆ تورکیایەمان نەر بۆ دووبەی لە ڕێی چەند کەسێکەوە. ئیستا نە دووبەی وەرێگرێ، دووبەی وەری ناگرێت، تورکیا وەرێگرێ بە نسبێکی لێ بڕێ. ئەمە جاران ئەمان فرۆشتەوە بۆ نمونە جەنابەت لە دانیمارکەوە هاتیتەوە یا معاشێکی دەبوو لێرە یا ئاڵتونێکی دەفرۆش یا کرێیەکی خانوو هەبوو ئەو کردو بەمە، ئیستا خەڵکێکی زۆر ئەمە ناباتەوە. هۆکاری لە دەستدانی بەهای کرۆن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و جیهان بۆ بڕیاری هەستێ حکوومەتی وڵاتانی ئەسکەندەنافیا دەگەڕێتەوە کە دەیانەوێت بە تەواوی هەموو مامەڵەداراییەکانیان بکەنە ئەلکترۆنی. بڕیارەکە بۆ ڕێگریکردنە لە سپیکردنەوەی پارە و بردنەدەرەوەی بە مەبەستی یارمەتیدانی گروپە تیرۆریستیەکان و مادە هۆشبەرەکان. دیارە هەرسێ وڵاتی ئەسکەندەناڤیا، سوید و دانیمارک و نەرویج بڕیاریاندا کۆی مامەڵەدارایی و ناخۆیەکانیان بە ئەلکترۆنی بکەن لە باتی دەست و دەست و کاش کرۆن بەکاربێنن. بڕیاریاندا هەموو مامەڵەکان کرێ بە ئەلکترۆنی لە ڕێگەی پلاتفۆرم یان لە ڕێگەی کارتی ئەلکترۆنیەوە ترانزاکشن ناخۆیەکانە بە ئەنجام بدەن. ئەمەش وای کورەتە ئاستێک مامەڵەکردنی ئەم سێدراوە لە دەرەوە زەحمەتترە، واتە با نرخی کەمتر لە بازاڕەکانە وەرەگیرێ. هەر بۆ نمونە بازاڕی دراوەکانی هەرێمی کوردستان بۆ هەر دراوی لەم دراوانە بە نزیکەی 20 فلیک کەمتر وەرەگیرێت. نەرویج لە ساڵی 1996 بڕیاریدا بە دیجیتاڵکردنی دراوی وڵاتەکەی، بەڵام ئێستا سوید نزیکترین وڵاتی دنیاە لەوەی کە تەواوی مامەڵەداراییەکانی بکاتە ئەلکترۆنی، کە لە ئێستادا لە سەدا 2 مامەڵەی ناوخۆیی لە وڵاتی سوید بە پارەی کاش دەکرێت. تەنها لە کۆشک و دوکانی بچووک دەتوانی پارەی کاش بە بڕێکی کەم بەکار بهێنیت. هەرچەندە هەرسێ وڵاتە ئەسکەندەنافیەکە ئامانجیان ئەوەیە مامەڵەکردن بە دراوی کاش بکەنە سفر، بەڵام شارەزایانی ئابووری گومانیان هەیە بە تەواوی بتوانن لە ماوەیەکی نزیکدا ئەو ئامانجە بەدی بهێنن.